وەزیرە دەربێ رووسیا دەبێژێت دەبێ کورد و تەبایە پێکهاتەیان سووریەیەن دەن دەست بێ دانوستاندنان بکەن لەگەڵ ڕژێمە ئەسەد ئانژی شاما پایتەختە سووریێ. سێرجی لاڤرۆڤ وەزیرە دەربێ رووسیا پشتی ئەنجامدانە جوینەکە لەگەڵ هەفشانی خوێ ئەمریکی مایک پۆمپیۆ کو دێ جوینە خۆدا ڕەوشە سووریە بەگشتی گوتوبێشکردن و هەروەها ڕۆڵا کوردان دە پرۆسیا سیاسیە سووریەدا گوتوبێشکردن دە کۆنگرەیەکی ڕۆژنەمەڤانیدا ڕاگەهاند ئەرکە لەسەر کوردان و تەبایە پێکهاتەیان دن لە سووریە دەست بێ گوتوبێژیا بکەن گەر شامە پایتەختە سووریێ. هەروەها وەزیرە دەربێ رووسیا دەبێژەش بۆی دەستەبەرکردنا مافێ کوردان و پێکهاتێندنی سووریێ دەبێ هەر پێکهاتەیەک و ژە ئالیۆخەوە دەست بێ دروستکردنا پەیوەندیان لەگەڵ شامە پایتەختە سووریە بکێ. وەزیرە دەربێ رووسیا ئاماژە بۆ چەندێژی کرد کۆ بژاردەیە سەربازی ڕەوشە سووریە چارەسەر ناکێ و ئەوێ لە جەم رووسیا دەدەمان هادە جهێ گرنگیەیە دەستپێکردنا دانوستاندنانە و هەروەها دەستپێکردنا پرۆسیا سیاسیە دڕیا دەستورێ سووریێڤە. ئابلێدوانە وەزیرە دەربێ رووسیا دەدەمەکە دەدەی پشتی ئەنجامدانە جوینەکە لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکێ ئەمریکا جوینە هەردوو ئالیانژی گرتی بوو حتا نەها هاتیە زانین چێ دەجوینە سێرجی لاڤرۆڤ و دۆناڵد ترامپدا هاتیە گوتوبێشکردن.